وەکانی ئەمڕۆمان جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان و زیادکردنی ڕووبەری سەوزایی لە قەڵاتزێ تەوەری گفتوگۆی هاوکارمان توانا عومەرە لەگەڵ بەڕێز ئارام محەممەد سەرۆکی شارەوانی قەڵاتزێ. بەڵێ ئەو کارێوی من ئێستا لە شاری قەڵاتزێم دیارە لە ماوەی ڕابردوودا شارەوانی قەڵاتزێ کۆمەڵێک پرۆژەی زۆر باشی لەم شارەدا ئەنجام داوە کە لە پێشووتردا ببوو بە جێی سەرنجی هاوڵاتیانی ئەم سنوورە کە وەکو پێویست پرۆژەی خزمەتگوزاری لەم سنوورەدا ئەنجام نەدرا، بەڵام ماوەی چەند ساڵێکە لەلایەن شارەوانی قەڵاتزێوە کۆمەڵێک پرۆژەی باش ئەنجام درراوە کە یەکێک لەوانە جوانکردنی ناو بازاڕی قەڵاتزێەوە چەندین پرۆژەی تر وە لە داهاتوشدا بڕیار وایە چەند پرۆژەیەکی تری خزمەتگوزاری لەم شارەدا ئەنجام بدرێت. من گفتوگۆ لەگەڵ بەڕێز ئەندازیار ئارام محەممەد سەرۆکی شارەوانی قەڵاتزێ دەکەم و چەند پرسیارێکی ئاراستە دەکەم لەسەر پرۆژە خزمەتگوزاریەکان و ئەو پرۆژانەشی کە بڕیارە لە داهاتوودا ئەنجام بدرێت. کاگەرم گەر بیت ئێرە سڵاوت لێبێت گەر پێمان بڵێت ئاستی خزمەتگوزاریەکانی قەڵاتزێ لە چ ئاستێکدا؟ سڵاو لە ئێوە و بینەرانیش بە خۆشحاڵیەوە سەڕای ئەو قیرانی دارایی کە هەبووە ئەو بارگایان دارایی هەبووە، بەڵام لە سنووری شارەوانیەکەی ئێمە پرۆژەی خزمەتگوزاری تا ڕادەیەک بەردەوام بۆ جێبەجێمان کردووە. لەو ماوەی کە قیرانی دارایی بووە زیاتر گرنگیمان بە کرانەوەی ناو بازاڕ و بە شێوەیەک ئیشکردن کە شارەکە سیمایەکی شارستانی وەربگرێت. زیاتر ئیشمان لەسەر نەمانی ئەو سیما ناشارستانی کە لە سنتەری بازار هەبوو، ئەو دوکانە کۆنانەی کە لە دوای ئاوادانکردنەوەی قەڵاتزێەوە دروستکەون جارێکی کە دەستمان بە ناو بازار ڕاهێناتەوە بە ئیتیزایی ئەوەی کە کرانەوەیەک لە ناو بازار دروست بکەین بە شێوەیە کە خاڵی وەچەرخان بێ بۆ شارەکە و بەو ئیتیزایی کە سیمایەکی شارستانی بە شارەکە ببەخشێت. کاگەرام لێ سادا چ پرۆژەیەک لە کارکردندا لەم سنوورەدا؟ بەڵێ خۆشبەختانە پرۆژەیەکی گرنگ و استراتیزی بۆ دەبەرەکە لە ئێستادا کاری تێدا دەکرێت، ئەویش کە جادەی 6 مەتریە. جادەی 6 مەتری پرۆژەیەکی گرنگە بۆ شارەکە، هەم بە حکمی ئەوەی کە قەرەباڵغی لە سنتەری بازار کەم دەکاتەوە لە لایەکی تریشەوە کە قەڵاتزێ مەرزی چێلەی بەسەرەوەیە کە جموجۆڵێکی بازرگانی تێدایە. ڕاستەخۆ ئەو ڕێگایە کە جادەی بازنەیە خزمەت بە مەرزەکە دەکات لە ئاسانکاری بۆ هاتوچۆی ئەو باڵ هەڵگرانەی کە ڕۆژانە لە مەرزەکەەوە هاتوچۆ دەکەن. باسی ناو بازارت کرد، دەمەوێت باسی ئەو بکەم تا چەند قورس بوو بۆ ئێوە ئەو جوانکاری ناو بازار ئەنجام بدەن؟ دیارە قەڵاتزێ تایبەتمەندی خۆی هەیە، جارێک دوو جار وێران کراوە، جارێ ڕاگوێزراوە. لە دوای ڕاپەڕینەوە بە جۆرێ لە جۆرەکان بە شێوەیەکی عەشوایی ئاوادا کراوەتەوە و کۆمەڵە دوکان لە سنتەری بازار دروست کراون کە تەزاڕب بوون یان هاودژ بوون لەگەڵ نەخشەی بنەڕەتی و ماستەرپلانی شارەکە. دیارە ئێمە دوای دانیشتنی دەیان جار لەگەڵ خاوەن دوکانەکان وەرگرتنی ڕاو سەرنجی ئێوان وە لە چاوگرتنی بەرژەوەندی گشتی شارەکە خۆشبەختانە توانیومانە ئەو ماوەیە کە کار لەسەر زیادەڕۆیی بکەین و ئەو بینا و دوکان و شتانێک کە هاودژن لەگەڵ نەخشەی بنەڕەتی بەڕەچاوکردنی مەسلحەتی گشتی لایان بین و خۆشبەختانە توانیومانە نزیکەی 120 دوکان کە هاودژ وە لەگەڵ نەخشەی بنەڕەتی لە سەنتەری شاری قەڵاتزێ تێک بدەین و لە شوێنی ئەوە سەوزاییەک حەدیقەیەکی جوانمان بنیات ناوە کە هەم بۆتە هەویی شارەکە و هەم خاڵی وەچەرخانی ژوە بۆ ئیتیزایی قەڵاتزێ سیمایەکی شارستانی وەرگرتووە. کاگەرام ئەو پردەی کە داخڵی قەڵاتزێ دەبی ماوەی چەند ساڵێکە کارکردن تێدا وەستاوە، هۆکارەکەی چیەوە؟ هیچ بەرنامەیەک هەیە کە دەست بەو پردە بکرێتەوە؟ دیارە ئەم پرۆژەی پردەکەش پردی دەواازەی شار یەکە لەو پرۆژانێک کە بۆی قیرانی داراییەوە وەستاوە. دیارە پێشیش هەوڵمانداوە بەڵام بەداخەوە نەتوانراوە جارێکی کە دەست بەکاربوونی تێدا بکرێتەوە. بەڵام خۆشبەختانە ئەو ماوەیە خێرخوازێک ئامادەی خۆی دەربڕیوە بە هاوکاری تیمەکانی شارەوانیمان بتوانێت تەواوی کە لە ئێستادا خەریکی پلان و دروستکردنی نەخشە و چۆنێتی تەواوکردنین لە یەک دوو ڕۆژە دەست پێ دەکەین بە هاوکاری ئەو خێرخوازە. دەمەوێت باسی بکەم کە هاوڵاتیانی قەڵاتزێ هەمیشە چاوەڕوانێکی زیاتر لە
سنوورەکە دەکەم بە تایبەتی لە شارەوانی و لە یەکەی دارەکانی ئەم سنوورەکە پرۆژێ و خزمەت گوزاری زیاتر بگاتە ئەم شارە یعنی وەکو پێویست لە ڕابردوودا هیچ پرۆژەی باش نەگەیشتۆتە ئەم شارە ئێوە پلانتان هەیە لە داهاتوودا پرۆژەی باشتر بگەێنە ئەم شارەوە ئەو پرۆژانێک کە لە بەرنامەی ئێوەدا وەکو شارەوانی ئەم پرۆژانە چین بەڵێ قەڵاتزێ هەر پۆکو پێشیش باسم کە تایبەتمەندی خۆی هەیە بە حکمیەوەی ئەو پێگە جوگرافی کە هەیبەوە لایەک لایەکی عەتفی سۆزی خەڵکەکە لەگەڵ بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان وای کردووە چەند جارێ ببێتە قوربانی لەو نقطەیەوە خەڵکی شارەکە چاڕوانی زیاترە سەڕای ئەو شارەی کە کراوە بەڵام تەمەحی ئەوەی زیاترە خزمەتێکی باشتر بە شارەکە بکرا بودجەیەکی جیاواز ینی زیاتر لە مانتیقەکانی کەکەوەی کە نەبوونە قوربانی هەڵوەستەکانیان بۆی تەخسیس بکرێ لە ڕابردوودا کۆمەڵە پرۆژە کراوە کە پرۆژەی استراتیجین بۆ شارەکە بە تایبەت کە قەزیەی ئاوی خواردنەوە لە سەرجەم شار و شارۆچەکان ینی بەشێک گرفتێکە لە ئێستا لە بەڵام قەڵازە پرۆژێکی استراتیجی گرنگی هەیە کە تێچۆکەی نزیکەی زیاتر لە 40 میلیۆن دلار بۆ لەسەر زەی بچووک دروستکراوە بە ستاندارێکی باش لە ئێستادا ئاوی خواردنەوەی قەزاکە دابیندەکە بۆیەوە ئەوە پرۆژێکی استراتیجیە بۆ شارەکە پرۆژەی تەمەحی ئێمە شۆک و شارەوانی و ئیدارەی شارەکە ئەوەیە کە زیاتر و زیاتر پرۆژە بۆ شارەکە جێبەجێکەین بودجەی زیاتر تەخسیس بکرێ بۆ ئەوەی بتوانین کۆمەڵە پرۆژەی گرنگن کە خزمەت بە شارەکە دەکات تاویان کەین ئەو پرۆژانەی کە گرنگن و لە تەمەحی ئێمەدایە دووسایدی مەدخەلی شار کە کۆمەڵێ دوکانیشی بەردەکەی ئەو دوکانانە تاپۆن و مەفرۆزە ئیستملاک بکرێن لە ئێستادا لە ئەگەری دابینکردنی بودجە لە سەروی خۆمانە لە خۆمانەوە یەکە لەو پرۆژە پێشنیارکراوانەی کە تەواوی بکەین وەزائیدەن قۆناغی کانی تری تاواکردنی جادەی 6 مەتری ئەگەر بودجە هەبێ ئەم پرۆژانە چونکە ئەوانە ڕەبتی ڕاستە خۆیان لەگەڵ تاک بە تاکی شارەکەی و خزمەتێکی بەرچاوی هاوڵاتیانی شارەکە دەکەن. ئاستی ڕێژەی سەوزایی لە سنوورەکەدا چۆنەوە بەرنامە و پلانی ئێوە بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی چی دەبێت؟ خۆی کە لە مەدخەلی شارەوە داخڵ دەبی لەوانەیە خۆشتا شاهدی ئەومان بۆ بدەن کە ڕێژەی سەوزایی لە سنووری شارەوانەکەی ئێمە تا ڕادەیەک ئەگەر لە ستانداردی جیهانیش نەبێ نزیک بۆتەوە لەو ستانداردە جیهانی ئێمە ساڕای و قەیرانی کە دارایی کە هەبووە ئیشمان لەسەر بەرزکردنەوەی ڕێژەی سەوزایی کردووە و خۆشبەختانە هیچ گرفتێکی ئەم مشکە ساڵی کە هەبووە لە ئاودان و چاودێریکردنی چیمەن و سەوزایی و ئەو ڕێژە سەوزای زۆرەی کە هەمانە نەمان هێشتۆ هیچ لێکەوتێکی خراپی وشکە ساڵی لەسەر نەمام و چیمەن و ئەو سەوزایی کە شارەوانی هەیەتی دروست ببێ ڕێژێکی باشمان سەوزایی بنیات ناوە بە تایبەت کە لە سنتەری بازار توانیمان بەڕوبەری نزیکەی 5,000 متر دووجا سەوزایەک بنیاتنێن کە تاک بە تاکی شارەکە ئیسیفادەی لێ دەکات و وەسیماکی جوانیشی بە شارەکە بەخشیوە. کاگەرم وەگاگەدارین لە ماوەی ئەم چەند ڕۆژدا سەرخاڵی ڕێخستنەوەی دەوام بوون. ئەمە چ کاریگەرێکی لەسەر شارەوانی دەبێەوە تا چەند ڕێخستنەوەی دەوام دەتوانن ئیش و کارەکانتان باشتر ڕای بکەن. بەڵێ بێگومان شارەوانی بە حکمیەوەی بەرکەوتی ڕاستەخۆی لەگەڵ هاوڵاتیان هەیە ڕێکنەخستنی دەوام لە ماوەی ڕابردوودا بۆی ئەو بێموچەی و شتێککە هەبووە بە جۆرەکان لێکەوتی خراپی لە ڕایکردنی مامەڵی هاوڵاتیاندا هەبووە بەس خۆشبەختانە ئەم ماوەیە کە موچەش بەو ئاراستەیە کە لێبڕین نەماوە و نامێنێت دەستمان پێکردووە بۆی کە دەوام ئاسایی بکرێتەوە لەسەر ڕاستپارەی بڕیارەکانی بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت بتوانین دەوام تاوەڕێک بخرێتەوە و خزمەتی زیاتر بە هاوڵاتیانی شارەکە بکەین. کاگەرام دەمە باسی تەجاوزات بکەم باسی خان و زەوێ بێ تاپۆکان بکەم کە لە ماوەی ڕابردوودا بە بڕیاری جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم قوبات تاڵەبانی بڕیارێکی بۆ دەرچووکەم خان و زەویانە تاپۆ بکرێن تا چەند هاوڵاتیان بەدەم ئەم داوایەوە هاتن و تا چەند کاراسانیتان بۆکردن بۆی کە کێشەی تەجاوزاتوە کێشەی نەبوونی تاپۆ لەم سنوورەدا چارەسەر بکەن. خۆی لە دوای دەرچوونی یاسای زیادەڕۆیەوە خاڵێکی گرنگ بەنزێت ئێمەوە شارەوانی قەڵازێ ئەوەی کە ئیشمان لەسەر کردووە مەسەلەی زیادەڕۆیی بووە پاڵپشیش بۆ قسانێک کە دەیکەین لەسەر زیادەڕۆی ئیشمان کردووە لە سنتەری بازار
زیادەڕۆیمان لا بردووە ئەو پری دەواازەی کە دەیبینن کۆمەڵە زیادەڕۆی لە بەردەم بوو کە پێشتر نتوانەوە لا بر خۆشببختانە ئەو ماوەیە لامان بردووە و زیاتر لە 120 دوکان کە هاودش بووە لەگەڵ نەخشەی بنەڕەتی لە ناوەڕاستی شار ئەوانەمان لا بردووە ئیشێکی گرنگمان لەسەر زیادەڕۆی کردووە بەنزت بڕیاری بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت کە بڕیاری تاپۆکردنی خانۆ بێ تاپۆکان بوو بێگومان بڕیارێکی گرنگ بوو و لێکەوتێکی باشی هەبوو بە حکمی ئەوەی کە داهاتی بڕیارەکە ڕاستەخۆ بۆ شارەکە سرف دەکرایەوە بنیادنانی پارکێک بەم قەیرانە لە سەرتەری بازار لەسەر داهاتی تاپۆکردنی خانۆ بێ تاپۆکان بوو کە ئەویش بە بڕیاری بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت بوو کە توانرا ئەو بودجەیە کۆ بکرێتەوە و بتوانین ئەو پرۆژە گرنگەی بۆ شارەکە جێبەجێ بکەین. یعنی لە قەڵاتزە ناو قەڵاتزەدا و گەڕەکانە چەند گەڕەکە یاخود چەند کۆڵانە کە تاوەکو ئێستا کێشەی تاپۆکردنیان ماوە. قەڵاتزێ وەکو پێم گوتی پێشتر کە دووجار وێران کراوە جارێکی ڕاگوێزراوە بە جۆرە لە جۆرەکان کێشی تاپۆکردنی هەیە بەشی زۆری کۆڵانەکان تاپۆ نین ئێمە سەرجەم ئیشە ئیداری و فەنیەکانمان زۆربەی کۆڵانەکان تەواو کردوون بۆی لە ئێستادا کە بڕیارێکە بێ بتوانن هاوڵاتیان بە ڕێژە بڕێک پارەی کەم بتوانن خانوەکانیان تاپۆ بکەن. ئەوانەی کەماون تاوەکو ئێستا تاپۆ نەکراون ئەو کۆڵانانەوە ئەو ژمارە زۆرەی ماڵانەی کە تاپۆ نەکراون داواتان نەکردووە بۆی کە ئەم بڕیارە درێژ بکرێتەوە هەم هاوڵاتیان سوودمەندە بن هەم ئێوە ژۆک شارەوانی دەتوانن داهاتەکەی بەکاربێنەوە بۆ پرۆژە خزمەت گوزاریەکان. خۆی بەداخۆ بڕیارێکی زۆر گرنگ هەبوو کە زۆر لە مەسلحەتی هاوڵاتی بوو بە ئەوش بە بڕیاری بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت ناسرا بوو لە ئێستادا ڕاگیراوە لە پەرلەمان بڕیارێکی تر دەرچووە بەداخەوە ئەویان تۆزێ بارگرانی لەسەر هاوڵاتی دروست دەکات بۆ تاپۆکردنی خانۆکەی بە حکمی ئەوی سعرەکە زیاتر خەمڵێنراوە بۆ تاپۆکردنی لەو بڕیارێکە پێشتر هەبوو ئومێد دەکەین جارێکی کە پێخشانی پێدا بکرێتەوە بۆ ئەوی بتوانرێت بارگانیەک نەکەوێتە سەر هاوڵاتی لە تاپۆکردنی زەوییان خانوەکەی. من بۆ پرسیارە کۆتایی پێدێنم ئەگەر تۆش شتێکت مابوو دەتوانی باسی بکەی چیتان کردەوە شارەوانی بۆ ڕەخستنەوەی تەواوی قەڵازە لە ڕووی ئەندازیاریەوە. بەڵێ دیارە قەڵازێ خۆشببختانە یەکە لەو قەزانەی کە سنووری شارەوانیمان ماستەرپلانی هەیە ماستەرپلانێکی تەزیقکراوی هەیە تا ڕادەیەک احتیفاز بەو ماستەرپلانەوە کراوە دیارە مەسلەی زیادەڕۆیش لە سەرجەم شار و شارۆچکانی کوردستان هەبووە بەڵام ئەوەی کە ئەولەوێت بووە بەنسبەت ئێمەوە احتیفازکردنە بۆ ماستەرپلانە وەلابردننی ئەو زیادەڕوانی کە لە ڕابردوشدا کراون ئەوەندەی کە ممکن بێ توانرا بێت شارەکەمان ڕێخستوتەوە و ئەگەر لە ئێستادا گوزەرێک بەناو شاردا بکەی و لەگەڵ پێشتر بەراوری بکەی هەز دەکەی گۆڕانکاری تێدا ڕووی داوە بەو ئاراستەیە کە شارەکە سیمایەکی جوان و وەرگێت و هەز دەکەی کە ڕخستنێکی تێدا ئەنجام درراوە. بەڕێزەندا زیار ئارام محەممەد سپاس کە لەگەڵمدا بووی دەستخۆش بە زۆر سپاس دەستخۆش بەڵێ ئەوە تەواوی ئەو زانیاریانە بوو لەسەر شارەوانی قەڵاتزێ کە لە ماوەی ئەم چەند ساڵەدا توانیویانە کۆمەڵێک کار و پرۆژەی گرنگ بۆ سنووری قەزای پژدەر و بەتایبەتیش شاری قەڵاتزێ ئەنجامدەن و کۆمەڵێک پرۆژە و بەرنامەی گرنگتریانەیە کە بڕیارە لە داهاتوودا لە سنووری قەڵاتزێ ئەنجام بدرێت.